بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برز خوش شويست خوش حالم كلا حلقه تر لبرنامجتان لتويشوي الروح بخدمتان دقموا خوازيارم خواي پروردگار بقوري وعظمتي خوي أو برنامج بخاطر ترازوي حسنات من وترازوي حسنات ماني في قرصك عاقبة خير مان بك وسر برز وسر فرازي دنيا وقيامت مان بك وخواي پروردگار بقوري وعظمتي خوي داهاتومان لرابردومان باشتر بك بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زندي مان بكاتو إن شاء الله تعالى. براني برزو خوش شويستم لا دريجي درسكان مان أرلا فضولي كلام كتمان با أو بابتانا حق خويان بي بدين وبليلي نكين كتمان زبان يشك لو نعمتاني خواي پروردگار كخواي پروردگار بإنساني داوة بودر بريني هستو سوزو و پەیوەندی کردن لەگەڵ دەور و بەردا یەکێکە لەو نیعمەتە هەرە گەورانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و تەماشەکە کاتێکە ئینسان هەتا ئەو نیعمەتانەی کە خوا پێی داوین ئەو نیعمەتانە لەدەست نەدەین قەدری ئەو نیعمەتانە نازانین. ئەوانەی کەلاڵن ئەوان قەدری زوبان دەزانن و یەکێکیشە زوبان ئەگە تەماشەکەی یەکێکە لە علامەت و نیشانە هەرە گەورەکانی بوونی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. نیشانە و علامەت زۆرن بەڵام ئەو یەکێکە لەوانە. پارچە گۆشتێکە هەموو قسانە دەکات بەو هەموو زبانانە قسان دەکات. ئەو هەموو کەلیماتانە جا لە هەرچی کە لەو سەری بۆ ئەو سەری تێناگیرێت. گوتمان یەکێک لە هاوڵان ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر هیچ کەسێک یان هیچ عوزوویەک شایستەی سرجمکردنی زۆر بێ زوبان لە هەمان شایستەترە بۆی کە ئینسان تووشی پند نەداتن. زوبانە ئینسانی تووشی ئەو هەموو پەندە دەداتن. زوبانە ئینسانی تووشی ئەو هەموو ناخۆشیانە دەکاتن. زوبانە ئینسانی تووشی ئەو هەموو ئیحراجێ دەکاتن. جاری وایە دەبینی لە مەجلیسێکە قسەیەکی دەکەی ئەو قسەیە دەبێتە بچکاورای گوتی پەڵەیەکی ڕەش بەنیو چاوانمانەوە هەر چۆنێکی بکەی کۆتایی پێنایەت. لەبەرەوەی عەرەبیش قسەیەکی جوانیان هەیە دەفەرمێ برینی شیر و تیران ساڕێژ دەبێتن بەڵام برینی زوبانی ساڕێژ نابێت. برینی شیر و تیران دەفەرمون ساڕێژ دەبێت زۆر بە تەبیعی بەڵام ئەو برینەی کە زوبان دەیکاتن قەت ساڕێژ نابێت. بە تایبەتیش برا خۆشەویستەکانی خۆم زوبان ئینسان دەبێ زۆر ئاگای لێبێتن لەگەڵ دەوروبەر و لەگەڵ خۆشەویستان و لەگەڵ ڕەفیقان و لەگەڵ کۆمەڵگە و مجتەماع و لەگەڵ خێزان و لەگەڵ منداڵ و لەگەڵ دایک و باوک و ئەوانە بزانی چۆن ئەو زوبانە بەکاردێنی چۆن ئەو زوبانە بەکاردێنی. یەکێک لە هاوڵە بەڕێزەکان ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی زۆر جوان دەکات دەفەرمێ بە ئینسافەوە لەگەڵ زوبانی خۆت هەڵسوکەوت و معامەلە بکە. دەڵێ خوای پەروەردگار دوو چاوی پێداوی دوو لێوی پێداوی دوو گوێچکەی پێداوی یەک زوبانی پێداوی. تەماشەکە دوو گوێچکەی پێداوی بۆی زیاتر گوێ بگری زیاتر گوێ ڕابگری. ئەو کەسەی کە زیاتر گوێ ڕادەگری زیاتر شت وەردەگری بەڕاستی. ئەو کەسێک کە زیاتر سیر دەکات و تەماشە دەکات
چاکتر پند و عیبرەت وەردەگریتن. یعنی دەفەرمی ئەگەر هەر ناچاری شوێکی کابرای گوتی هەر قسام بکەی کاکە دوو جاران گوێ ڕابگرێت جارێکی قسە بکە. بەس ئیوا هەیە هەر ماشەڵڵا ئەگەر پێبوو نازانی کوژانەوە چییە. بەخوا ئیوا هەیە جا لە هەموو شوێنان مەشهورە. یعنی کابرا خوایەتی لە دەرکەین ئەگەر لە دەرکەیدا کابرا لە نێوچەی بەرە خوارەدا دەمریتن دەڵێ بە قورئان تازەدا نزانی کڕ بوون چیە نزانی بێدەنگ بوون چیە وە دەزانێ و قسانی لەسەر حیساب نینە هەرچی کە باسی عەرش و قورشی دەکات خراپە ئەوە. دائما ئەو ئاەتەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئینسان ئەگەر لە بیری بێ وەوە بیر خۆی بینیتەوە وەلەبەریکە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد أمسك عليك لسانك زبانی خۆت بگرە هەرچی بڵێ لەسەرت تۆمار دەکرێ. ئاخیر شت برا بە ڕێزەکانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی زوبان دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی دوو شوێنانم بۆ بکە ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. زەمانەتی داوێنی خۆی بکاتن کە داوێنی خۆی لە حەرام بەکار نهێنیتن و زەمانەتی زوبانی خۆم بۆ بکاتن لە خراپە و خراپەکاری بەکاری نێنیتن ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. لەبەرەوە برا خۆشەویستەکانی خۆم قسە ئینسان پێ عیبدار نابێ بڵێن وەڵا فڵان کەس کەم دوێیە قسان زۆر ناکاتن خۆ هەموو شتێکی هەڵمەدا هەموو بابەتێکی قسەی لێ مەکە. ئیوا هەیە لە هەموو بابەتێکی قسە بەس بۆی بڵێ قسانەکە بەڵام قسانەکانی هەڵسەنجێنە خەڵک گاڵتەی بە قسەکان دەکات خەڵک پێ دەکەنیت. ئەوجا ژەهری دووەم خوا پەنامانداتن برا بە ڕێزەکانی خۆم کە باسی زوبانمان کە ئەوجا دەفەرمێ فضول النەظر فضول النەخۆ خوای گەورە چاوی بۆی کە پێداوین تەماشەی نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەین بەڵام بۆ پند و عیبرەت لێوەرگرتن بۆ زیاتر تام و چێژ وەرگرتن لەو بوونەوەرە و لە تاعەت و عیبادەت و خۆشەویستتر بوونی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لە دڵ و دەروونماندا. بەڵام ئەو شتانەی کە خوا حەرامی کردووە ئینسان سەیریان کاتن ئەو سیرکردنە تەئسیر لە دڵی ئینسان دەکاتن تەئسیر لە دڵی ئینسان دەکاتن ئەو خۆشەویستی و محەبەتەی کە دروست دەبێتن لە ناو دڵ و دەرووندا بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بۆ عیبادەت و خواپەرستی ئەو نەزەرە ئەو سیرکردنە لێخنی دەکاتن و چۆن کەناڵێک تەشبیه نەبێ تەشویشی لەسەر بێ کەناڵێک تەشویشی لەسەر بێ بێتاقەت دەبی سەیری ناکەی لای دەدەی ئەوها دڵ و دەرونی ئینسان ئەو کەسەی کە زۆر نەزەر دەکا زۆر چاو دەجێڕیتن تەشویشێک لەسەر دڵیدا دروست دەبێتن بۆ چونکەوەی کە خەزم دەکاتن لێی دەداتەوە کەنجی نیشی بۆ لێ دەداتەوە شەیطانی مەلعون لەو کاتەی کە عیبادەت و خواپەرستی دەکاتن لە کاتی کە دانیشتووە بەفکری نایەتەوە بەڵام تەجروبەی کەن ئەو کاتەی کە دەڵێی ئەڵڵاه ئەکبەر تەکبیرەی ئیحرام دەکەی یان دەست دەکەی قورئان بخوێنیەوە ئەو شتانەت هەموو دێتەوە بەرچاوان بێتاقەت دەبی بەلای کەمی ئەگەر نەشتوانیتن ببێتە بەربەستێک لە نێوان تو نوێژەکەتدا و لە نێوان تو قورئان خوێندنەکەتدا ئەوێ بربەستێک دروست کات لە نێوان تاموچێژ و لەزەت لێکردن و تەجەڕودی تەواو. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. أو دا بهمان شيوش دفرمي سي وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن. أنقو بس تيقت الآياتك يبخو همو تان آياتك تام برتاو كوتو خوين دو تانوا
بەڵام فکرمان لێ کردوتەوە لە ئاەتەکەی کە ئاەتێکە خوای گەورە چ دەفەرمێ بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام قل للمؤمنين يغضوا من أبصارهم أو زاد فرمي ويحفظوا فروجهم بهمان شوش بو آفرتان وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن برابر رزكاني خو نظر بريدي زنايا نظر بريدي خرابة وخرابة كارية نظر بەریدی هەموو خراپە و خراپەکاریەکێکە ئینسان تووشی دێتن خوا پەنامانداتن لەبەرەوە دەفەرمێ بە ئیمانداران بڵێ بە پیاوان و بەژنان با چاوی خۆیان بگرن ئەگەر چاوت گرت تووشی گوناه و تاوان نابی تووشیەوە نابی کە بەڕاستی داوێنت لە خراپە بەکاربێنی حفظی فەرج حفظی داوێن بە حەفڵی چاو دەکرێتن ئەگەر چاوی خۆت پاراست داوێنی خۆشت پێ دەپارێزرێتن بەڵام چاوی خۆت نەپاراست داوێنیشت پێ ناپارێزرێتن خۆشەویستانی خۆ لەبەرەوەش هەر گوناه و تاوانێک ئینسان کە دەیکا بە زۆر دووبارە بوونەوەی زۆر زۆر تەبیعی دەبێ ئاگاتان لێبێ کوڕینە هەر گوناه و تاوانێک گەورەیان گچکە زۆرت دووبارە کردەوە بە زۆر دووبارە بوونەوە کەلیمەی حەرام و کەلیمەی بێشەرعی و کەلیمەی وەکو کوردەواری خۆمان دەڵێ عەیبە لە فەرهەنگی هیچ کەسێکدا نامێنێتن بۆ مەسەلەن لە ئەوروپا چما ئەوروپا ئێستا ئاوا بووە بەخوا ئاوا نەبووە کاک ئەوانیش ئەخلاقێک ڕەوشتێک مەبادیئێک بەڵام هوردە کە ژیانی حەیوانی و ئاژەڵ ئێستانەکە تەماشە دەکەی پەرژینێکی قایم بێ لە خەڵکە چاکەکەی یعنی ئێستا حەیوانان لەسەر جادەی هەر شتێکی کە بکاتن کەس دەڵێ وەڵا گلەیەی لێ بکاتن یان حەیوانات دەڵێ با بچینە ئەو لایە ڕاعی بە خەڵکا دیارە دەقەسەم بەخوا هەمان شت دووبارە دەکەنەوە لەناو ئەو جادە و کۆڵان و لەناو پاس و لەناو میترۆ و لەناو سۆپەرمارکێت و بۆ چکاندیان دووبارە کردوتەوە لایەن بۆ تشتێکی ئاتیاتی لایەن بۆ تشتێکی ئاتیاتی لەبەرەوە ئینسان ئەگەر خۆ لە مقدماتی گوناه و تاوان نەپارێزیتن گوناه و تاوانەکە زۆر زۆر ئاسان و زۆر زۆر سووک و زۆر زۆر تەبیعی دەبێتەوە لەبەرەوەش پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ لە ئاخری زەمانی کە خەڵکە خراپەکە دەمێنیتەوە هەموو وەچی کە ئەوە گوتی وەکو حەیواناتی بەردەبنە سەر گیانی یەکتر شەرم و حەیا و شکۆ نامێنێ شەڕەف نامێنێ هیچ شتێک لەوانە نامێنێ باشترین کەس دەڵێن ئەو کەسەیە کە کابرا بڵێ لە ناوەندێ جادەیەکی فاحشەیە تۆزووکە کۆرە ئەو لای بۆ نمونە با سەیارە تێپەڕن با ڕێی وڵاخان مەگرە بڕک وەرە بەرجادە یان وەرە بەڕێ لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم خوای گەورە تەبارەک و تەعالە چاوی بۆی پێداوین بەڕاستی بۆی کە لە چاکە بەکاریان بێنین نیعمەتەکانی خۆیان پێ ببینین لەبەر هەندێک تەماشەکەن ئەو شتانەی کە خوای گەورە ئەمرمان پێ دەکا هەمووی ئەمرە بۆ چاو فلينظر الإنسان مما خلق جا ئەو نەزەرە ئاگاتان لێبێ مەبەستی پێ هەر چاو بینین نییە مەبەستی پێ نەزەری تەفەکوڕە نەزەری فکرکردنەوەیە مەبەستی پێ بینینی دڵە بەڵام ئەگەر بە چاو تەماشەیکەی و بەدڵ فکری لێ بکەی هەردووک مەبەستەکەی دەگەیەنیتن فلينظر الإنسان إلى طعامه تەماشەی خواردنەکەت بکە ئەو خواردنەی چۆن بۆ بەرهەم هێناوی ئەو خواردنەی چۆن بۆ دروست کردووی ئەو خواردنەی چۆن بۆ خەڵق کردووی لەبەرەوەش تەماشە دەکەین لە هەر شوێنێک خەڵکێک کە دەژیتن خوای گەورە جۆرە خواردن و جۆرە میوەجات و جۆرە شتێکی دروست کردووە کە لەگەڵ طبیعەتی ئەو شوێنە و لەگەڵ طبیعەتی ئەو ئینسانە و بۆ جسمی ئەو ئینسانەی زەرورە
ئەلەو کوردستانی ئێمە ئەو شتانی خوا خەڵقی کردوون هەمان بخۆ بەبێ ئیستثنا زۆر قازاند و ئیستیفادەیان لێ دەکەی ئەو شتە طەبیعیانە بۆ چکە خوای گەورە تەبارەکە کە خەڵقی کردوون لێرانە بە کەلک سوود و قازانجی جسمی ئەمەی تێدایە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم لە هەمووی خراپتر نەزەرکردنە بەڕاستی نەزەرکردن بەڵێ گوناهێکی گچکەیە بەڵام سەر دەچێشی بۆچی بۆ گوناهی گەورە هەر کەسێکت بینی گوناهی گچکەی لای اعتیادی بوو دەست بە گوناهی گەورەش دەکات گوناهی گچکە شورا و پەرژینێکە بە دەورەی گوناهی گەورەوە ئەگەر ئەو شورایەت شکاند شورای دیکەش دەشتێنی چۆن سنەت شورایەکە بە دەوری وازبەکاندا ئەگەر سنەتەکان نەکەی شەیتان ڕاستە خۆ دێتن لە وازبەکان دەگەڵت دەست پێ دەکاتن بەڵام ئەگەر سنەتەکەت مەزبوط بوون شەیتانی مەلعون لە سنەتەکان لەگەڵت مەشغوڵ دەبێت حەدی چیە نزیکی واجبات ببێتەوە برا شیرنەکانی خۆم ئەگەر ڕەبایەکی محکەم هەبێ قەڵایەکی محکەم هەبێ لە دەوری قەڵاکەی سەنگەر لێدرابن سەنگەری محکەم لێدرابن شەڕکەری باشی تێدا بێ ئەو کەسەی کە دوژمن هجوم دەکا دێتە سەر قەڵایەکەی یان لەگەڵ سەنگەرەکانی پێشەوە مەشغوڵ دەبێت لەگەڵ سەنگەرەکانی پێشەوە مەشغوڵش شەڕ ئەوێن دەرێ هێشتا زۆری ماوە شەڕەکەی بگاتێ والله هەموو شتێکیش ئاوای لە ئینساندا ئەو کەسەی کە ملتەزیمە سنەتی هەن شەیتان ئەو پەڕی با بتوانێت لە سنەتێکی ساردت کاتەوە هەتا لەو سنەتت سارد دەکاتەوە ئەتۆ فریای خۆ دەکەوی تۆبە دەکەوی دەست بە سنەتەکەی دەکەوی ناتوانانی بگاتە ئەدێکە سنەتت نەبوون لە واجباتەکان لە کاتی خۆیان ناکەی یەک تەرچیان تەکەی نایانکەی بە قالبگرانیەوە دەکەی نایاڵی بچێ مزگەوتێ هەتاوات لێ دەکا کەلچە یەک فلسی قەڵبت پێوە نایاڵیت بەرەوە نەزەر وەکو دەڵێن بەریدی زینایە و نەزەر سەروی هەموو خراپە و خراپەکاریەکێ برا خۆشەویستەکانی خۆم پاراستنی چاو هەر بۆ تەماشەکردنی ئافرەتنی ئاگاتان لێبیت دەچێ ماڵێکی ئاها خۆی گوتمان چییە فضولی نەظەر سمە ژەهرە ئەچێ ماڵێک چۆت و خی گەورە ئیمکانێکی متەوازعی پێداوی خان و بەرەکەت زۆر خۆش نییە چویە ماڵی برایەکی سەردانت کرد خانێکی زۆر خۆشیانە پێویست ناکات چاو بجێڕی دەی بەو دیواریدا و بەو لایدا و بەو ئەوەیدا و ماشەڵڵا بەو تەلەڤیزیۆن و بەو ئیدی ئەوە هوردە ژەهر دروست دەبێت لە ناو دڵ و دەروونتدا بێتاقەت دەبی نەوعەن ماشەکوا لە حاڵی خۆت دەکەی بەڵام دائیمەن لە ئەموری دنیا تەماشای خوارە خۆتان کەن بەڵێ ئیتوب زۆر بەڵام ئیواهەیە کاکە خانی هەر نییە خانوەکەی کرێە ئیواە کاکە ئەتۆ دەکرێدا ئەتو کرێت پێ دەدرێ وا دەکرێدا کرێژی پێ نادرێت دەستی پانەکە تۆ سواڵاکە بۆی کە کرێەکەی پەیداکە لە خەڵکێکی زۆر باشترم لە خەڵکێکی زۆر باشتری بەڵام ئەگەر تەماشای حاڵی خۆتکەی تەماشای خەڵکی سەروی خۆتکەی ئەتو تەماشە دەکەی وەزت زۆری باشە دەخلێکی باش لێ بەڵام تەماشە دەکەی فلانکە وەزیرە لە تو باشترە فلانکە سەرۆکی وڵاتەی لە تو باشترە کوڕە فلان کەس ملیار لێرە لێ دەدەی دەڵێ چەند ملیار لێر نۆلۆنی دەناودانیمە جەڵتت لێ دەداتن بەڵام دە فەقیرانیشی لێدە ئەوانەی کە فەقیر و هیچیان ناوی تو دەوێن دەریشدانی خۆ الحەمدولله خوایە کەواتە برا شیرنەکانی خۆم فضولی نەظەر یەکێکە لەو ژەهرانە کە دڵی ئینسان نەخۆش دەکا بە دەرسەکە بۆ دەرسی داهات و تەواوی دەکەین ئینشاءالله خوای گەورە تەبارەک وتەعالی عاقبەت خێرمان بکاتن وەسەر بەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.